بە ناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر گوێگەن جوانترین سڵاو و خۆشەویستیتان لێوێ. خۆشحاڵ و ئاسوودەم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداریەوەی ئازیز و خۆشەویست شاد دەبمەوە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەشەکەم. لە بەرنامەی باس و خواستی ئەمڕۆماندا باس لە گرنگیدان بە بەهرە و تواناکانی منداڵانەکەین بە تایبەت لە هەرێمی کوردستان. هەموو کۆمەڵگەیەک گرنگیەکی زۆری داوە بە و بەهرە و توانا و لێهاتوویانەی کە منداڵی کۆمەلگەکەی تایەتی و بە جۆرە لە جۆرەکان هەر لە سەرەتای تەمەنی مناڵی هەوڵی داوە بۆ پەروەردەکردن و ڕاهێنان و گرنگیدان بە توانا و لێهاتوویەکانی ئەو منداڵان لە پێناو کۆمەڵگەیەکی پێشکەوتوو، کۆمەڵگەیەکی هونەردۆست، کۆمەڵگەیەکی مرۆڤدۆست، کۆمەڵگەیەک لە ڕێی هونەر و شێعر و دەستوخەتی جوان و وێنەکێشانەوە بتوانێت مێژووی خۆی و کەلتوری نەتەوەکەی و ڕابردوو و جوگرافیایی میلەت و نەتەوە و وڵاتەکەی بنەخشێنێ. بەداخەوە لە هەرێمی کوردستان ئەگەرچی بە ڕێژەیەکی بەرچاو دایک و باوک و پرۆسەی خوێندن لەم وڵاتە وەلایەنە پەیوەندیدارەکان گرنگی و وەکوڵێ ئاوردانەوەیەکی جدیان لەم بوارە نەداوەتەوە، ئەمەش کارەساتێکی گەورەیە کە منداڵ کاتەکانی منداڵی بەسەر بەرێ، کاتەکانی منداڵی تێپەڕ ببن، دایک و باوکی هەوڵی دۆزینەوەی ئەو توانا و لێهاتووی و بەهرەیانیان نەدابێت کە لە منداڵەکاندا هەن بۆ ئەوەی بەرەو پێشتر بڕوا و لە داهاتوودا ئەو بەهرە و لێهاتووی توانایانە بۆی ببنە چرایەک بۆ ڕۆشنکردنەوەی ژیانی. چونکە بێگومان ئەو مرۆڤانەی کە لە کۆمەڵگەدا مرۆڤێکی بێوەی و مرۆڤێکی لەسەرخۆ، مرۆڤێکی ڕووخۆش و مرۆڤێکی ژیان دۆست و مرۆڤ دۆست و خزمەتکار بە کۆمەڵگەکەن مرۆڤە هونەرمەند و جوان بینەکانن. بۆیە دایک و باوکی ئێمە زۆر جا بە شانازیەوە ئێواران بە چەند عەلاگەیەک میوە و خواردن و یان بە ئایپاد و جلوبەرگەوە دێتەوە بۆ منداڵەکەی، بەڵام ڕۆژێ لە ڕۆژان بیری لەوە نەکردوتەوە یان ئەگەر دروست بێ بڵێن ئەقلی بەوە نەشکاوە کە گۆڤارێکی منداڵان یان کۆمەڵێک قەڵەم بۆیە یان بوونە کتێبێکی چیرۆک یان بوونە کتێبێکی شێعر بۆ منداڵەکەی بێنێتەوە و منداڵەکەی ڕابهێنێ لەسەر دۆزینەوەی ئەو کۆد و قفڵانەی کە بۆمنە لە گۆڤارێکی منداڵاندا هەن، یان بۆمنە بۆیەی بۆ بێنێتەوە پێی بڵێ کچم کوڕم بۆ منە تۆ ئەم وێنەیە بەشە تەواو نەکراوەکانی تەواو بکە، بەشەکانی تری جەستەی ئەم گیاندارە بێ، ئەم دار و درەختە بێ، ئەم نیشتیمانە بێ ڕنگ بکە و بۆیەیان بکە، یان بۆ منە وەڵامی ئەم مەتەڵە بدۆزەرەوە یان ئەم خاڵانە بگەێنە بە خاڵی دیکە بۆ ئەوەی وەڵامێکی ڕاستت دوێت. بێگومان کە ئەمە باشترین هۆکار و باشترین میکانیزمە بۆ جوڵاندن و بزواندنی هەست و مێشک و بیرکردنەوەی ئەم منداڵە و وا دەکات مێشکی بەرەو فراوان بوون بچێت. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە گرنگی یان بۆ منە ڕۆڵ و گرنگیدان بە توانا و بەهرە و لێهاتوویەکانی منداڵە دەین، چۆن دایک و باوک و مامۆستا لە قوتابخانە و ڕێکخراوەکان و هاوڕێی باش لە کۆمەڵاندا ڕۆڵیان هەبێ یا ڕۆڵ بگێڕن لە کردنەوەی دەواازە فراوان و پانوپۆڕەکانی مێشکی منداڵ. بە میوانداری زۆر بەڕێز تەها ئەحمەد ڕۆژنامەنووس پێکەوە باسی ئەو تەوەرەیەکەین. ماڵسە تا زۆر بەخێر بە سوپاس بە ئامادەبوونی. زۆر سوپاس بۆ ئێوەش دەستخۆش. ئێمە چۆن لە بەهرە و لێهاتوویەکانی منداڵ بڕوانین؟ ئایا منداڵ هەر لە سەرەتاوە بەهرە و لێهاتووی تێدان؟ بەڵێ خۆی بەهرە مەوهیبەیە، وشەیەکی عەرەبیە، مەوهیبەی مناڵ. مەوهیبەش وشەیەکە خۆمان نەزانین لە وەهەبەوە هاتووە، تا پێدراوە، ینی مکتەسەب نییە، واتە بەدەستهێنراو نییە، واتە دوو بۆچوون هەیە لەم مەجالەیە کە ینی دوو بیر هەیە سەبارەت بە مەوهیبەیان بەهرەی ئینسان خۆی مناڵ، لە سەرەتاوە مناڵ بەهرەمەندە. هەرێک پیان وایە کە مناڵ هەر لە مناڵیەوە ئینسان بەعام بەگشتی بەهرەی خوای گەورە بەهرەی پێئەدا، هەموو بەهرەکانی تایە، بەڵام دواتر ینی هەر خوا پێی بەخشوێسە کەسێک کە بەهرەمەند دەرەچێ یان کەسێک هونەرمەندێکی گەوری لێ دەرەچێ، ئەمە ئەڵێ دەستی هیچ کەسیتیانە، ئەمە ئەم بەهرەیە لە سروشتەوە یان لە خوای گەورەوە پێیداوە و دەسەڵاتی خۆشیتیانە، یعنی هەتا دەوروبەرەکەش چۆنەڵی دەور نابینێ لەو مۆزوعە. بەڵام هەندێکی تر پێیان وایە کە بەهرەمەندی واتە مەوهیبە ئەوەیە ئەبێ بەدەست بهێنرێ، واتە هەموو کەس ئەم بەهرەی تایە، بەهرەمەندە، هەموو مناڵێک بەهرەمەندە لێهاتووە، بەڵام ئەبێ بیئەکە دەوروبەر خێزان کەسەکانی دەوروبەری گرنگی پێ بدەن تاکو ئەو بەهرانەی بدۆزنەوە و پاشان پەری پێ بدەن و
ببێتە ئەو کەسە بەهرەمەندی کە لە دواییە بۆ کۆمەلگا ئینسانێکی باش و چاکی لێ دەرەچێ. یعنی مەوهیبە بریتە لەوەی کە مناڵێک توانایەکی هەیە، تواناکەش کە هەڵەسێ بە ئەنجامدانی کۆمەڵێک شت کە جیایە کاتەوە لە هەندێک مناڵی تر کە هەندێک ئەم بەهرەمەندی زووتیان دەرەکەوێت، هەندێک درەنگ و هەندێک دیراسات هەندێک لێ کۆڵینەوە پیان وایە کە مناڵ لە 1 ساڵیەوە ئیتر تا 5 ساڵی بەهرەمەندیەکەی تیا دەرەکەوێت یان هەیەی و ئەم بەهرەمەندیەش ینی ڕادەی داهێنانشتایە لە ساڵانەوەیە و تا بەرەو سەرەوە بڕوا قابلیەتی توانا و لێهاتوویەکانی یان ئەم مەوهیبەکانی لە ڕێژەکە کەمەکاتەوە. بۆ نمونە مناڵێک لەو مەجالەیە ئەگەر زۆر ئیحتیمامی پێ بدەی لەو تەمەنانەیە زیاتر وەسائل و هەموو ئەو پێداویستیانی کە بۆ مناڵێک پێویستە بیخیتە بەردەسی باشتر ئەو هینەی ئەو بەهرەمەندی کە تایەتی ئەتەقێتەوە. هەنێکی تر بڵین یعنی ئەگەر هەر دیقەت بدەیت لە ماوەی 5 بۆ 6 ساڵ ینی بۆ لە ماوەی ساڵێکە ئەو لە ساڵانەوەیە ئەبێ بە لە سا 10 بەهرەمەندی لە مناڵە. یعنی ئەمە ئەمەمان بۆ دەرەخا کە تەمەنی مناڵ لە 1 ساڵیەوە تا 5 ساڵی زۆر گرنگە دایکان و باوکان زۆر گرنگی بە مناڵ بدەن واتە ئەگەر لەو تەمەنەیە زیاتر بواری بۆ بڕخسن زیاتر احتیمامی پێ بدەن لە داهاتوویە ئەو مناڵە زیاتر بەهرەکانی یعنی هەست پێ ئەکرێ. بەڵام ئەگەر پشتگوێ بخرێ و ئەمەش ئەکەوێتەوە سەر تیۆرەکانی بڵین پەروەردە 4 تیۆری پەروەردەیی هەیە کە یعنی مناڵی لەسەر پەروەردە ئەکرێ. هەندێک پەروەردە هەیە دیکتاتۆری، هەندێک پەروەردە هەیە دەسەڵاتداری، هەندێک پەروەردە هەیە چۆنەڵی لاموبالاتیەوە تا گوێپێنەدانە یان فەرامۆشکردنە. هەندێک هینی تر هەیە جۆرێکی تر پەروەردەکە چوارەمیانە ئەوەیە کە پەروەردەیەکی بڵین بە ئاگیانێ واتە ئەم جۆری پەروەردانی تەئسیری هەیە لەسەر بەهرەمەندی مناڵە لە مناڵیەوە تا گەورە ئەبێ و ئێمە زانین لە تەمەنەکانی هەرزەکاریوانەیە ئیتر مناڵ کەمتر ڕامەکرێ واتە سەرکەشترە و زۆرتر هینە ئەڕوا بەلای حەز و ویست و ئارەزوەکانی کە بەدەرە لە هەندێک بواری کە ئەیبەستێتەوە بە هەندێک کات و شوێن و ئەو شتانەوە بۆیە گرنگیتان لەو ماوەیە یعنی تەسەوەر کە لە 6 ساڵی بۆ 7 ساڵی ئەو ڕێژەی بەهرەمەندیە بێ لە سا 0.2 ئەو نەکەمە بێتەوە ڕێژێک. یعنی تۆ گەر بڵی منەمەوێت مناڵەکەم بەهرەمەند بێ ئەبێ زیاتر لە تەمەنی زۆر مناڵیەوە ئەو مناڵە ئێستا بۆ نمونە هەندێک مناڵە بینی لە تەلەڤیزۆنە سێرەکەی قورئانێکی زۆری لەبەرە هەر مناڵێکە یعنی لەوە 3 ساڵ 4 ساڵ بەرەوە ئەمە چییە ڕاهێنراوە پەروەردە کراوە فێر کراوە یان مناڵێکە بینی سێرەکی هەچی پایتەختەکانی وڵاتانی هەموو جیانی لەبەرە مناڵێکە ئێستا 5 ساڵە 4 ساڵە 3 ساڵە ئەمە چییە هەست کراوە ئەم مناڵە بەهرەیەکی هەیە بەهرەمەندە توانایەکی هەیە لە ڕادە بەدەر لە مناڵەکانی تر ئەمان ئەم کەسوکارەکەی بێیان ئەو بیئەی کە تایە ئەژی گرنگی پێئەدا و ئەم بەهرەی تیادا چۆنەڵی ئەتەقێنێتەوە تایە گەشە پێئەدا تا ئەو ڕادەیی لەو تەمەنە کەمەشە مناڵە توانێت زۆر زمان فێر ببێ زۆر زانیاری فێر ببێ زۆر کار هەیە ئەنجامی بدا زۆر قسە هەیە کە ئەیکا سێرەکەی ئەڵێهاڵن لە ئاستی تەمەنی ئەوانیە لە تەمەنی ئەم مناڵیان نییە قسانە تا دابینکردنی پێداویستیەکانی فێربوون و ڕاهێنانی منداڵ تەنها بۆ منە دایک و باوک بۆی مسۆگەر کا بۆی دابین کا ئیدی منداڵەکە خۆیەتی ئەکەوێتە سەر ڕێڕە و سکەی فێربوونەکەیان بۆ منە لەگەڵ دابینکردنەکەشە دایک و باوک پێویستە پێ و ماندوو ببن و بەردەوام ڕاهێنانی لەگەڵا بکەن کۆشی لەگەڵا بکەن پێ و ماندوو ببن تا ئەو کاتێک کە منداڵەکە دەگاتە لووتکەی فێربوون و زانینەکە ڕاستە بە خۆی زانایەکەیە زانایەکی بواری کۆمەڵناسیە قسەیەکی کرد تقریبا تا حدێک زەجەیەکی نایەوە لە دنیاویش کەوتی مناڵ بە تەنها نییە
ئەم قسەیە ینی کائینێکی سربەخۆ نیە مناڵ چۆن هەموو ئینسانێک خاوەنی کیان و سربەخۆیەکی خۆی هەیە بەڵام ئێستا بۆ نمونە ئەم پەرداخە لەگەڵ ئەم مێزەیە دوشتی گیان مناڵیش هەر خۆیەتی چۆن ئەکرێ هەر خۆی نەبێ مناڵی شوبهان بەوەی کە وەکو سێبەر وایە وەکو چۆن بڵێن شتێک سێبەری هەیە لەگەڵ سێبەرەکەیە گەورە ئەبێ ئەڕوا یەت ئەچێ عنی بۆیە وتی ئەو پێی وا بوو کە مناڵ زائیدەن دایک یعنی مناڵ لەگەڵ دایکە بۆ چووکە زۆرترین بەرکەوتن مناڵ لەگەڵ چیا لەگەڵ دایکایە لە ماڵایە دوایی باوک دوایی دەوروبەرەکەی تری کە مناڵ ئەمانە هەمووی کاریگەری هەیە لەسەر پەروەردەکردن زائیدن ئەم بڵێن دەوروبەری کە ئەم مناڵە هەیەی بێگومان لە مەسەلەی پێداویستیەکانە دوو جۆر پێداویستیان دوو جۆر پەروەردە هەیە ئێستا ئێمە کە ئاڵێن پەروەردەکان ئەو چوار جۆری پەروەردەی کە وتمان هەندێک پێی وایە کە تەنها دابینکردنی جل و پێداویستی و خواردن و جلی جوان و ئەو جۆرشتانە ئیتر مناڵ یان پێداویستەکانی تر هەندێک شتی هەچیکی داوا کرد بۆی پڕێ لە خواردن و لەوانە ئیتر ئەمە مناڵەکە بەهرەمەندەکە یان ئیتر مەجای ئەوەیە بێ کە ینی بتوانێت بەرەکانی تەقێنێتەوە بەڵام لە پاڵ پێداویستیەکانی مەسەلە گرنگیدان بە فێرکردنی لە ڕووی پەروەردەیی و زائیدەن لە ڕووی گەشەی عەقڵی لە ڕووی گەشەی مەسەلە نەفسیەکان کۆمەڵایەتیەکان یعنی ئێستا زۆر ئەبێ مناڵ لە مەجای نەفسیەت و ئیجتیماعیاتیشا گرنگی پێ بدرێت کە چۆن ڕێزی لێ بگرێت چۆن قسەی پێ نەوترێت چۆن لە کۆمەڵێکە تەریق نەکرێتەوە چۆن پەیوەندیەکانی لەگەڵ مناڵەکانیان لەگەڵ گەورەکانە بەهێنەکە بە هەمان شێوە ئێستا مناڵێک گەر وەسائلەکانی لەبەر دەستانە بێ ڕاستە بەهرەی هەیە بەهرەکەی تایە مەوهیبەیەکی هەیە ئەم مناڵە بەڵام سیرەکەی کە ئەو مەجای بۆ ناڕەخسێنرێ ئەم بەهرەیەتیایە خەفە ئەبێ واتە چۆنەڵی ئەنیشەیان ئەشارێتەوە تا مەجالێکی دەسەکەوێ هەم دیسانەوە برەو بداتەوە بە بەهرەکەی بۆیە زۆر گرنگە دابینکردنی پێداویستیەکان یان ئوسلوبی مامەڵەکردن و پەروەردەکردنی دەوروبەرەکەی بە تایبەتی ئێستا ئێمە کۆمەڵێک موەسسەساتمان هەیە کە کاریگەریان هەیە لەسەر پەروەردەی مناڵ خێزانە زائیدەن مەکتەبە زائیدەن شوێنەکانی ترەکە مناڵتیایە تر ئەمە هاوڕێیە ئەمە کۆڵانە ئەمە هەموو ئەم شوێنانە یان ڕێکخراوەکانە کە بڵین هینیان هەیە دەوراتیان هەیە شتیان هەیە ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی کە زۆرێک بۆ لە بواری مناڵانە ئیشەکەن ئیتر زائیدەن ئەو شتانی تری کە بۆ نمونە لە ماڵە تەلەڤیزۆنت هەیە یان چۆنەڵی کەناڵ ڕاگەیاندنەکان ئیتر بە هەموو جۆرەکانیانەوە بە بینراوە بە بیسراوە بە خوێنراوە یعنی قسەیەکە بوو کە ئەوترا مناڵ لە کاتی پێشووترە تەنها بڵین دایک و باوک پەروەردەیە کرد یان خێزان پەروەردەیە کرد لە سەرەتادا دوایی مەکتەب هاتە بڵین پاڵی کە ئەم مناڵە لەگەڵ بڵین لە ماڵەوە چۆن پەروەردەکردن هەروەها لە مەکتەبیش مەجای پەروەردە و فێرکردن و شتانە هەمسانەوە بەڵام ئێستا شتێکی تر ئیزافە بووە کەویش بریتێ لە کەناڵەکانی ڕاگەیاندن من کە هەندێک جار ئەگەر مبالەغە نەبێ پێم وایە کە پەروەردەی لە دەست دایک و باوک سندۆتەوە ڕاگەیاندن بۆیە سیرەکەیم زۆر جار باوکو دایکەکان گیرۆدابن بەدەست مناڵەکانیانەوە بۆ چونکە پەروەردەی دەستی خۆیان نابن لە ژێر کۆنتترۆلی خۆیانە دەرەچن و ئەوان جۆرێک لە پەروەردەی مناڵیانەوەێ بەڵام سیرەکە مناڵی ئەوان جۆرێکی تر دنیابینی و جیهانبینی و هەتا هەڵس و کەوتوانە ئایا ئەم پەروەردەی خۆ لە چوارچێوەی ماڵەکەشی نەچۆتە دەرێ بەڵام چییە ئەوەی کە کاریگەری هەیە لە سێرەکەی لە تۆڕە کۆمەڵایەتەکانە لە ئیتر ئەنوا عشکاڵی بواری ڕاگەیاندن کە ئیتر لە ئینتەرنێتە کە ئێستا زیاتر ڕەنگی داوەتەوە ئینتەرنێت کەناڵەکانی
کەناڵ ئاسمانەکانەمانە هەمووی ئەم وەسائلانە هەمووی ئەبنە چۆنەڵی سێرەکەی مناڵ هەیە قسەیەکە لە ئاستی تەمەنی خۆیانە یان بۆچوونێکی هەیە سێرەکەی بۆچوونی دایک و باوکی تێپەڕاندووە هەندێک جار لە هەندێک لە مەجالە بۆ نمونە متابعی کەناڵێکە کا کەناڵێکی زانستیە هەندێک بۆچوونی شتەڵێ عیلەکەی تووشی سەرسامیەکە بۆ نمونە کەناڵی ناشنال جوگرافیک هەیە ئەگەر مناڵەکە متابعەکە و فێری زمانی عەرەبی بۆ دایک و باوکەکە فێر نەبوون یان ئەو لە مەجای لە مەکتەبا وردە فێر بووە هەم سەیری کەناڵەکەی کردووە فێری زمانی عەرەبی بۆ لی تێگا دوای سێرەکەی لە ناو مناڵەکانی ترا ناو مەجالەکانی ترا قسەکە ئەم مناڵە هەستەکەی شتێکی پێ ینی توانایەکی هەیە کۆمەڵێک زانیاری هەیە کە لای کەسانی تر نییە سێرەکەی ئەمانە هەمووی لە چیەوە وەریگرتووە لەو ئەزمونە کەڵەکە بووی کە هەر لە مناڵیەوە بە دیار ئایپاتێکەوەی بە دیار کەناڵێکی ڕاگەاندنەوە سێرەکەی فێری لە باتی فێری زمانی کوردێکە بێ فێری زمانێکی تر بووە چەندها مناڵمان بینی لە ماوەیە کە مقابلەکەران تەنها لە کەناڵەکانەوە فێری زمانی بیانی بوون لە زمانی ئینگلیزی فەڕەنسی عەرەبی ئەم جۆرە شتانە کەواتە وەسائلەکان زۆر گرنگ جێگای بایەخن بۆ مناڵ کە بتوانێت بەهرەکانیان تا دەرکەوێت مامۆستا تا بوارەکانی بەهرەمەندی منداڵ کامانن یا منداڵ دەتوانێت لە چ بوارێکدا بەهرەمەند بێ و توانە و لێهاتووەکانی خۆی بەگەڕ بخاو بۆ کۆڵێ پیشانی کۆمەڵگە و چواردەوەرەکەی بدە خۆی بەهرەمەندی لە نیشانەی هەیە یعنی تۆ کە ماڵین هەموو مناڵێک خاوەنی جۆرێک لە داهێنانە جۆرێک لە بەهرەمەندیە یان هەموو کەسێک لە ناخیا ئەوە هەیە خوا ئەوەی پێبەخشیوە کە توانای داهێنانی هەیە توانای کاری سەرسوڕێنەری هەیە بەڵام ئەمانە نیشانەیان هەیە نیشانەکانە بێت دەرکەون چ لە لاشەی ئەو مناڵەیە چ لە عەقڵیە چ لە نەفسیەت و مەسەلە کۆمەڵایەتیەکانە بڵێن لانی ئیجتیماعیە مناڵەیە تایە ئەبینی یان مناڵەکە هەر لە سەرتاوە دایک و باوکەکە توانن ئاماژەکانی بەهرەمەندی ئەو مناڵی خۆیان بدۆزنەوە ینی ببینەوە هەر لە مناڵیەوە سیرەکەن ئەم مناڵەیان زۆر هۆگری خوێندنەوەیە معدل گۆڤارێکی پێ و سەری بەسەراین کردوتەوە و بیر لە ڕسمەکانێک کاتەوە سیرێکات و ئەم شتانە سیرێکی مناڵێکی ئاسایی نیە یان مناڵێک سیرەکەی هەر قەڵەم و وینی پێە ڕسمەکە سیرەکەی مناڵە هەستەکەی ئەم حەزەی ئەم شتەی ینی ئەم بەهرەمەندەکەی ئەوێ لێوە دەرخا بۆ دەوروبەرەکەی لە ڕێگای دروستکردنی وێنەیەکەوە لە ڕێگای ئەوە یان سیرێکی مناڵێکی تر کە چۆتە سەرەتای یانەوە تا لە ڕەوزەیە سیرەکەی تۆ چەند مناڵێکە هەیە مناڵەکانی تر شعریان بۆ لەبەر نەکراوە یان مەجالیان نەبوو یان تۆ نەبردوونەتە ڕەوزەیان سیرێکی مناڵی تر گۆرانیت بۆڵێ کۆمەڵێک شعری جوانی لەبەرە کۆمەڵی گۆرانی ئەزانێ بڵێ ئەتوانێت لە ناو مەجموعەیەکە قسە بکە یعنی وەکو چۆن جۆرێک لە ئەدا و توانای خوتبەی هەیە قسەکردنی هەیە ئەمانە سێری ئاماژەن بووی کە مناڵەکە توانای و بەهرەیەکی هەیە کە تۆ پێویستە گرنگی پێ بدە یان توانێت ئالەتێکی مۆسیقی ئەژەنێ ینی حەزی لێتی بەردەوام مەشغوڵ و خولیای شتێکی ترە یانەوە تا مناڵێکە حەزی لە جوڵاندنی لاشەیەتی خۆ بەهرەمەندی هەر لە مەسەلەی زیرێکی عەقڵوانە نییە جاری هەیە زۆر کەس بەچی خەڵک سەرسامەکە ئەوانی کە بەهرەمەندن بۆی کە توانایەکی لاشەی جیاوازی هەیە لە مناڵەکانی ترۆوانە بۆیە لە مەجای عەقڵە ئەم مناڵە ئەبێ دیقەت بدەی سێرەکی مناڵێکی زیرەکە سێرەکی ئیستیعابی ینی نیشانەکانی ئەوەیە ئیستیعابی وەرگرتنی شتەکانی خێراترە وەکو مناڵێکی تر نییە ئیستیعابی کەمتر بێ یانەوە تا سێرەکەی شت باشتر لەبەرەکە یانەوە تا ئەبینی لە مەجای عەقڵیە حەلکردنی مەشاکیل و یان یەک ڕێگان یانی تۆ ئەبێ زیاتر مناڵ وەرکشۆپ واتە بە عەمەلی ئیشەکانی لەگەڵاکەی نەک هەر بە قسە نەسیحەت ئەوانە نا ئەبێ لەگەڵیا باوکو دایک تەنانەت یاریەکانیشی بۆ بکەنە چی بۆ بکەنە هاندان بەرەو فێربوون لەگەڵ یاریەکان ینی زۆربەی یاریەکانە بێت چی بن تعلیمی بن یاری فێرکاری بن بۆی کە فێر ببێ شت بنووسێ شت بخوێنێتەوە ژمارەکان
هەیە من باوکم بینیوە جۆری گیاری لەگەڵ مناڵەکەیان کردووە بۆی کردووە بە ژمارەکان بۆی هەل لە مناڵی و فێری ژمارەکان ببێ ژمارەکان بژمێرێ بۆ نمونە چاوشارکێ ئێمە لە هەندێک یاری فۆلکلۆریمان هەیە تعلیمین جوڵانی مێشکن بۆ نمونە من بیرمیە جاران مەتەڵ گیرمانە خوارد بەدەست مەتەڵێکەوە مەتەڵێکیان لێدا هێناین ئەچوین ئەم لامانە کرد ئەگەڕاین یعنی هەستی گەڕان بە دوای شتا دۆزینەوەی شتا ئەمە چییە مشکی مناڵ تەمرینی پێکە ڕایهێنێ بۆی کە بتوانێ مشکی بجوڵێنە و بەهرەی زیرەکی و لێهاتوویەکانی دەربخە بۆ یەسەرەکەی مەتەڵ شتێکی زۆر گرم یان چاوشارکێ کە چاوشارێت و ئەژمێرێ یاک دوو سێ تا دە ئەژمێرێ مناڵێک کە بچکۆلەیە تۆ میانی لەگەڵاکی فێری ژمار نەبێ فێر ینی نابێ مناڵ چۆنەڵی ببەسرێتەوە بۆ نمونە تەنانەت ئەوانی پێڵێن کەتنەکانیشی تۆ بێ بۆ بکەی بە فێرکاری یعنی بە وەکو زانستچێکی زانستیلەکەی بۆ نمونە مناڵێک ڕێ لێ مەگرە وەڵا هێلکەیەکی شکان لێبەی عەزێتی بێ بۆ ئەم هێلکەی و ماڵە و پیس کرد و چی نا تۆ توانی ئەم هێلکەشکانە فێری شتی فیزیاییکەی یعنی زانستی فیزیایی لێەوە فێر بڵێم یعنی ئەتوانی تێبگەینی کە شتێک لە بەرزیەوە بکەوێتە خوارەوە بۆچی ئەکەوێتە خوارەوە وەکو چۆن سێوەکەی نیوتن کە بینی سێوێک کەوتۆتە خوارەوە مەسەلەی جاذبێتی زەوی و ئەو جۆرەشتانە ینی شتێکی علمی یانەوە تا دوای فێری مەسەلەی بایۆلۆژی ئەم مریشکە ها ئەم هینەی تایە ئەم هێلکەی تایە لەم هێلکەیە تۆی تایە ئەم تۆوە مریشکێکت بۆ بەرهەمەهێنێ ینی ئەمە مریشک ینی تایسەر لەوە چ مناڵ نەزانێ مریشک چۆن هێنە بێ وانە بە تایبەتیوانی دوورن لە لادێ و لە جێوی مەسەلەی ئاژەڵداری ئەو جۆرەشتانەوە نازانێت هێلکە چی ئاسڵان یعنی تۆ مناڵێک کە هێلکەیەکە شکێنێت توانی فێری کۆمەڵێک شتی زانستی بکەین لە کەتنەکانیەوە یان شتێکە شکێنێت تۆ فێریەوەی پیکە ئەمە مادەیە ئەمە چ جۆرە مادەیەکە ئەمەین بۆ چووکە مناڵ هەستی بۆچی ینی ئینسان عاقڵە بێ چکە هەل لە مناڵیەوە ئەگەڕێ ئەوێ شت فێر بێ ئەوێ شت کەشفکە لە ئەنجامی ئەم کەشفکردن و گەڕان و شتانەیە فێری ئەوە ئەبێ کە لە ئەزمونونەکانەوە فێری زانست و زانیاری و تێئگا لە دەوروبەرەکەی و کە ئەمە تیا مەسەلە بەهرەکانیش هەر بە هەمان شێوە لە ڕووی جەسەدیەوە ئەم مناڵە سێرەی توانە و قابلیەت و لە شولارێکی باشیشی هەیە یعنی نەخۆش نییە بۆیە سێرەکەین زۆر جار احتیمام نەدان بە مناڵەکەت لە مەسەلەی دەمودانشتن لە مەسەلەی پاک و خاوێنی ئەم مناڵە دوا ئەخا لە گەشە دوایەخا گەر جۆری خۆراکەکەی باش نەبێ ئەم مناڵە گەر لە شولارێکی باشی نەبێ بەهرەمەندێکی باشی لێ دەرناچێت و ئەگەر بەهرەمەندیش بێ ئەم هەستکردن بە نەقسەی وای لێ ئەکا نەتوانێت دەرکەوێ بۆیە سێرەکەی زۆرێک لە مناڵە بەهرەمەندەکان شاراون لە کۆمەلگایە نان بینی بەهرەمەندیشن زۆر توانای سەرسوڕهێنەریشیانەیە بەڵام بەهۆی ئەو نەقسەی کە لە شولاریانە بۆیان دروست بووە لە ئەنجامی خراپ پەروەردەکردنێ کە گرنگی پێنەدراوە لە ڕووی جەستەیەوە تێکی داوە لە ڕووی عەقڵێکەوە ئەمە بەم شێوەیە لە ڕووی نەفسیەت و بڵین تێکەڵبوون ئیجتیماعیات کۆمەلگا ئەم مناڵە هەستی پێەکەی سێرەکەی لەناو وەکووتمان لەناو کۆمەڵێکە لەناو مناڵەکانە ئەبێ کە ئەچێتە دەرەوە وەکو کەسێکی قیادی دەرەکەوێ ئاراستەیانەکە بۆ نمونە تیپێکی دووەڵیدا ئەنرێ ئەمە بێ بە سەرۆکتیب ئەم کەسە دیارە ینی ئەم چوونە پێشەوە ئەم کەسە ئەم بەهرەیەکی تایە کە لە مستەقبەلە ئەبێتە کەسێکی لێهاتوو بۆ نمونە من لە کتێبەکەی مامۆستا عەلی باپیر کە باسی ئەوەی خۆیەکاڵێ من لە مناڵیا کە تیپی دووبۆڵی دانراوە من بوومەتە هین سەرۆکتیپ و تیپدانراوانە یعنی هەر ئەم لە مناڵیەوە ئەم شخصیەتە شخصیەتێکی قیادی هەبووە بۆیە توانیوێتی لەناو مناڵەکانە دەرکەوێ ئێجا وەرە ئەگەر ئەم مناڵە بواری بۆ بڕەخسێ و دەوروبەرەکەی هانی بدان و زیاترین پەروەردەیکەن لە مستەقبەلە ئەبێتە ئینسانێکی قیادی ئەبێتە ئینسان کاریگەر لەناو مجتەمەعە ئەبێتە کەسێکی لێهاتوو بە هەمان شێوە ئەمە لە ڕووی ئیجتیماعیاتەوە کە سێرەکەی مناڵەکە حەزی ئەوەیە زیاتر هاوڕێیەتی خۆی خراپیشە لە ڕووی هێنەوە هاوڕێیەتی کەسی لە خۆی گەورەتر بکە یعنی گەورەتر دەرەکەوێ ینی لە چاو ئەم تەمەنێکی مناڵی هەیە بەڵام سێرەکەی
یعنی لە هەڵسوکۆتەکانی تۆزێ گەورەتر دەرەکەوێت توانای قسەی جۆرا و جۆری هەیە ینی دەربڕینەکانی خیتابی هەیە توانای خیتابی هەیە هەموو ئەمانە ئەکاتەوەی کە پێمان بڵێ ئینسان لە ناخیا بەهرەمەندە بەڵام دەوروبەرەکەی دایک و باوکی منهەجی مەکتەب مامۆستا لە مەکتەب ئەتوانێت کاریگەر و ڕۆڵێکی کاریگەری هەبێ بۆ پەروەردەکردنی مناڵەکان بە شێوەیەکی دروست و تەقاندنەوەی بەهرەکانتیانە کە بەداخەوە لە کۆمەلگای ئێمەیە تا قیامەت باسی ئەو خەلالانە بکەین کە چ لە مؤسساتی خێزانی چ لە مؤسساتی پەروەردەی خوێندن باسی بکەین تەواو ناوێت کە ئەو خەلالانە چین کە وا ئەکەن مناڵی ئێمە بۆ هەموو بەهرەمەندی و بۆ هەموو لێهاتوویە کە هەیە ئێمە هەردووا کەوتوین ئەوە زۆر باش ماسە تا هۆکار چییە کە بەشێک لە مناڵان تەنانەت لە نێو عایلەیەکدا بەشێک لە منداڵەکانیان بە درێژایی تەمەنیان بیرکۆڵ و بەرهەمن ینی لە هیچ بوارێکی هوەر و ئەدەبدا دەزڕەنگینیان پێوە نەبینرا و هیچ شتێکیان نەکردو بەڵام بۆون هەر خوشکبرای دیکەیان هەیە لە بواری وێنەکێشان و شعر لەبەرکردن و هەڵکردنی مەتەڵ و وێنەکێشان زۆشتی دیکە بوارەکاندا دەزڕەنگینیان پێوە دیارە هۆکاری ئەمە چێکە هەر لەم بەرەبابی وەکۆڵێ لەنەوەی دایک و باوکێک هەندێکیان دەزڕەنگینن هەندێکیان ذهن و بیریان کراوەتەوە بەڵام هەندێکیان مێشک داخراون ڕاستە ینی ئێمە فروق فەردیمان هەیە و هەم لە بیدایەتیشە ئینسان دوو جۆر کاریگەری لەسەر ئەوە هیچ جۆری کاریگەری بیئە دەوروبەرەکەی کاریگەری لەسەری هەیە و جۆری پەروەردەی خێزان ماڵەکە پەروەردەی کاریگەری لەسەری هەیە و زائیدەن شوێنەکە ئەو شوێنی کە تیاژی کە کاریگەری لەسەری هەیە و زائید لە هەمووی گرنگترەوەیە کە هەنێک پیان وایە مەسەلەی بۆ ماوەی کاریگەری خۆی هەیە هەندێک مناڵ هەیە دوو جۆر هێن هەیە مناڵێکی خۆی نەخۆشە یعنی ئەوە لە مناڵیەوە کە لە دایکە بێ نەقسی هەیە ئەم مناڵە ئیتر ئایا لەسکی دایکیا بێ لە هەر یان هەر لە جیناتی کە سوکاری لە پێشووترە ئەم مناڵە لە ڕووی عەقڵیەوە گەشەی درەنگە یان لە ڕووی جیناتەوە تەئسیرات و کاریگەری لە بۆ ماوەیی لەسەر مناڵەکە ڕەنگەداتەوە ئەمە لایەنێکە کە دەسەڵاتی مرۆڤیتیانە بۆیە ئێستا لە وڵاتان لە ئەمریکایان دکتۆرەکان ئێستا جۆرێک لە دیراسات جۆرێک لە لێکۆڵینەوە پێتەڵێ کە ئەوەی تۆ ئێستا هەیت وەکو ئەم ئینسانە وەکو ئەم ئێستا ئەم چەندێکیتە توانای خۆت و لێهاتووی خۆت و زیرەکی خۆت و بەهرەمەندی خۆت هەمووی ئەو جیناتانەیە کە هەتەنانەت تەسەڕوفاتیشە ئینسانێکی شەڕەنگێزی ئینسانێکی خوا نەخواستە یعنی شتی خراپ یعنی چۆنەڵێ کەسێکی ڕازگۆ نەبی یان کەسێکی ئەڵێ ئەمە دەسەڵاتی خۆیتیان نییە یان خوا نەخواستە کەسێکی هەموو ئەو سیفەتێکە سیفەتی باش و سیفەتی خراپەکان لە ئینسانە نەقڵ بووە گوازراوەتەوە بۆ تۆ دەسەڵاتی خۆیتیان نییە زائیدەن ئەوە هیچ پەروەردەکرد و مجتەمع و ئەو بیئەی کە تۆی تیای دەوری هەیە مناڵێکە ڕازگۆ دەرەچێ دیارە باوکتای ئێستا بۆ نمونە مناڵی پێغەمبەران سیرەکەی بەهرەمەندن مناڵی کەسێک کە عالم بووە مەلا بووە یان مناڵی مامۆستایە سیرەکەی جیاوازە یان مناڵی شاعیرێک سیرەکەی مناڵەکەشی شاعیرە مناڵی کەسێکی خوێنەوار و مەکتەبەی هێوینە مناڵەکەشی کە گەورە ئەبێ هەمان ڕێژکەکە ئەگرێتەوە بەر ئەمە سیرێکی ئەگەر لە چاولێکەری بێ هەر لە مناڵیەوە کە باوکو و دایکێ بینێ ئەخوێننەوە ئەنووسن شعرەڵێن بەهرەمەندن یان زانان لە مجتەمەعە پێگەیەکی کۆمەڵایەتیان هەیە ئەم کەسەش سیرێکی پێگەیەکی کۆمەڵایەتی بۆ دروستە بێ ئەگەر مامۆستا بێ ئەگەر مامۆستای زانکۆ بێ شتێکی تر ئەگەر دکتۆر بێ شتێکی ترە مناڵانە هەم جەوەکە هەم بیئەکە هەم باوکو دایکەکە ئەو هینە نەقڵە بێ ئەو مەوهیبەیە ئەو بەهرەمەندیە بۆ ئەو مناڵە نەقڵە بێ بەڵام وەکو تۆ وتێ جاری وایە هەر لە ناو ماڵێکە سیرێکی باوکو دایکەکە خوێنەوارن زیرەکن و تەئسیریان هەیە لەسەر مناڵەکان مناڵێکیان
زۆر بلیمە دەرەچێ بۆ منابێ بە دکتۆر بە سێرەکەی مناڵەکانی تروا دەرناچن یعنی شەرنی هەموو مناڵێک کە لە دایکە بێ سێرەکەی لەوەی ئەم لە زروفێکا بێ ئەم زروفێکی ترە ئیتر مەسەلەی اقتصاد مەسەلەی کۆمەڵایەتی باریدارایی هەموو ئەمانە تەسیرە کاتە سەر خێزانێک و یان شوێنی ژیانیان لە کۆ ژیاون بۆ نمونە تۆ لەسەر ماڵی باوکە ئەوانی کە لەسەر ماڵی باوکیانەژین مناڵەکانیان دوو پەروەردە دەرەچێت سی باپیرانیان یان باپیریان و ننکیان سێرەکەی دژیەکە بنەوە لەگەڵ پەروەردەی دایک و باوکی مناڵەکە خۆیان سێرەکەی ئەمانە یانەوێت جۆرێک محاسبەی بکەنوانە ئەم ڕێی لێگرن دوای ینی جۆری پەروەردەکەیان ڕێگری بۆ دروستە بێ لە پەروەردەیەکی ڕاست و دروستی بکرێت بۆیە سێرەکەین ئەوە وەکوتمان بیئەکە دەورە بینەوە مناڵەکە وەکوتمان احتیمالە خۆی هەر نەخۆشیکی لەگەڵاوێ بەڵام ئەمانەش چارە سەرەکرێ هەم بە دا و دەرمان هەم بە پەروەردەکردنێکی درێژخایان فێرکردنەوەیان تەهیلکردنیان بووی کە بەهرەکانیان یعنی من بیرمیە مناڵ بووم دراوسەیەکمان هەبوو لە ڕووی عەقلیەوە تەواو نەبوو ینی تواناو هیچ شتێکی عەقلیەوە بەڵام ڕەسامێکی زۆر بلیمە یعنی وێنەی ئێمە وەختە گرندایزەر هەبوو وێنی گرندایزەری بۆ ئەکردی وەکو کارتۆنەکانی تۆ ئەگەر کۆمەلگایەکە بێ ئەگەر بڵین حکومەتێکە بێ ئەم کەسە بێنێ ڕسومی کارتۆنی پێ دروستکات توانێت گەورەترین موئەسسەسەی بەرهەمهێنانی ڕسوماتی کارتۆنی بۆ موئەسسەسەیەکی ئەعلامی دروستکە ئەم مناڵە ئەم بەهرەیەتیە کە لە ڕووی عەقلیشەوە تەواو نییە بەڵام لە مەجالێکی ترا خوای گەورە بەهرەیەکی پێیاوە ڕسم وەکو خۆی کاتەوە بۆ نمونە تۆ ببینێ وەکو خۆی ئەتکێشێتەوە یان فیلم کارتۆنێکە بینێ خۆ نهاتووە ئەو وەختە هینیش نەبوو ئینتەرنێت نەبوو بڵێ ڕسمەکە ڕاکێشێ و لەبەر پرنتەرێکا و سێرێکە هەر بە متابعەکردنی کەناڵەکە ئەو ڕسمەی وەرگرتە بوو لە مێشکیان یعنی توانام لێ هاتوویکی سەرسوڕهێنەری هەبوو مەوەسە باسی تەلەڤیزیۆنت کرد میدیای ئێمە بە کەناڵەکانی ڕاگەیاندن و بە شاشەی تیڤەکانەوە تا ئاگاتە نووسرا و چاپەمەنیەکانمان کەمترین گرنگیان بە بواری مناڵان داوە لە ڕابردوودا کۆمەڵێک گۆڤار و ڕۆژنامەمان هەبوو تایبەتی بە بواری مناڵان و بەشێکی زۆری سەر لە ئێوارەی کەناڵەکانمان بریتی و لە بەرنامەی مناڵان و لە گۆرانی و شێعر و شانۆگەریەکانی بواری مناڵان بۆچی لە ئێستادا میدیای ئێمە زۆر کەم تەرخەمە وەکڵێ خەمساردە لە ئاست منداڵان و کەمترین پێگە و ڕۆڵی بۆ مناڵداناوە ئەمە یەکێکی دیکە نیە لە کاڵبوونەوەی توانە و بەهرە و لاتوویەکانی مناڵ لە کۆمەڵگەی ئێمەدا زۆر ڕاستە ئەمەش بۆ چیە گەڕێتەوە خۆی پەروەردەکردنی مناڵ هەل لە بیدایەتەوە کاتێکی زۆری وێ ئەمە نییە ئیشی یەک سەعات و یەک ڕۆژ و دوو ڕۆژ و مانگ و ساڵیش نییە یعنی ئەبێ بەردەوام تۆ مناڵە بە درێژایی تەمەنی مناڵی هەرزەکاری و قۆناغانەی کە جیاکراونەتەوە تۆ بێ بەردەوام چاودێری بکەین و ئەمەش بۆ پێویستی بەچیە بە بەرنامە هەیە بەرنامە ڕێژی هەیە ئەمانە هەیە تۆزێ ماندووبوونی هەیە بۆ هەروەها دیاریش نییە یعنی ئەوە نییە ئێستا کەناڵەکانی ئێمە بە دوای چیاگەڕن یەکسەر بەرهەمەکەی ببینەوە بۆ نمونە ڕای گشتی دروستکەن لەسەرەوەی کە پیاوێک ماڵ و مناڵەکەی خۆی بڵێن سووتاندۆ زۆر حەز لەم کاردانەوە خێرایانە هەیە بەڵام نایەت کەناڵێکی پەروەردەیی دا بمەزرێنێ کە بتوانێ کاریگەری درێژخایانی هەبێ لەسەر مناڵ بۆ چووکایمان زانین ئێمە هەمومانە و مەرحەلەیە بڕین هەموو مناڵێک هەموو گەورەیەک ئەبێ مەرحەلەی مناڵی تێپەڕێنێ ئەنجا گەورە ئەبێ و هەموو کاریگەریەکانی ئێستا کە ئێمە ڕاز نابینەوە بە هیچ شێوەیەک کۆمەلگا چا نابێ هیچ چییە خۆ شت زۆرە کەناڵەکان زۆرن موئەسساتی پەروەردەیی زۆرە مەکتەبەکان هەن خەڵکە چێ بۆ مەکتەب بەس بۆ ئەم میلەتە بڵین لە ڕووی گەندەڵی لە ڕووی چی لە ڕووی سیرەکە هەر وێرانین لەبەرەوەی کە ئەو لایەنە گرنگەی کە زەڕورە فەرامۆشکراوەش چێ تەمەنی منداڵیە ئەو بەهرەمەندی کە لە منداڵا هەیە ئەو توانایی کە لە منداڵا هەیە ئەو شێوازی پەروەردەی لە منداڵا هەیە ئێمە کوشتەی دەستی پەروەردەی خۆمانی ینی ڕابردووی خۆمانی کەواتە ئێمە هەر چۆنێک بین پەروەردەی ڕابردوومان گەیاندوونی بەم ئاستە کەواتە زۆر گرنگە ئاوڕێکی جددی بدرێتەوە لە مەسەلەی مناڵانە چ لە ڕووی ئێستا لە بواری ڕۆژنامەگەریە
نووسراوە کە گۆڤارە زۆر لاوازین یعنی کە من پێم وایە ئەبێ لە ئاستی حکومی یان لە ئاستی ڕێکخراوەکانە لە ئاستی تەنانەت ئێستا حیزبەکان مەشغوڵی شتی ترن یعنی بیری ئەو شتانەیان نەماوەتەوە یعنی مناڵ پەروەردە بکەن و مەجای مناڵان و یان هەموو داهاتێک کە دەستێکەوێ بیکاتە خزمەتی کەناڵێکی سیاسی کە بتوانێت لە ڕووی سیاسیەوە کاریگەری هەبێ لەسەر خەڵک بەڵام مجتەمع چی لێیە چۆن پەروەردە ئەبێ چۆن گەورە ئەبێ مناڵێک چۆن لە مناڵیەوە پەروەردە ئەکرێ ئەمانە سێرەکەی نەبوونەتە ئەولەویەت چ بۆ حکومەت چ بۆ دەسەڵاتی کوردی چ بۆ تەنانەت خێزانی کوردی وەکو تۆ لە بیدایەتە لە مقدمەکە یاوت باوکو دایکە و احتیمام بەجل و بەرگ و هینەدا ئەوە احتیمام نادا بۆی مناڵەکەی لە ڕووی خوێندنەوە گۆڤارێکە هینێکە ئەم جۆرە شتانەیە کە تۆ بتوانی هانی بدەیت تەنانەت یعنی سێرەکی لە ناو خێزانیشە کە کاتێک باوکێک دایکێک پێگەیەکی کۆمەڵایەتیانێ وازان بە کەم ێزانێگەر دانیشە لەگەڵ مناڵەکە یاریکە لە ڕێگای یاریکردنەوە مناڵەکەی بارەکانی گەشە پێ بدە بۆیە سێرەکەی مناڵ و دایک و باوک دوورن مناڵ و مجتەمع لێک دابڕاون مناڵ و بڵین ئەو موسساتانی کە مەفروزە لە سەریان چ لە ڕووی کەناڵەوە کەناڵی تایبەت بە پەروەردەی مناڵان و چۆنەڵی بەهری مناڵان لە ڕووی وێنە کێشان و مۆسیقا و گۆرانی و هەموو ئەم شتانی کە زەڕورن هەر لە مناڵیەوە تاکێکی لەسەر پەروەردەکرێ بۆی دوایی کە گەورە بوو تاکێکی تەندروست دەرچێ ئەمانە احتیمام و گرنگی پێ نادرێت لە هەموو ئاستەکانە زۆر باشە ماوەسا تا کۆتا بەشی بەرنامەکەم پێم خۆشە باز لە گۆڤاری خەندە بکەین گۆڤاری خەندە گۆڤارێکی بواری مناڵانە و ماوەی دەیان ساڵە کاری کردووە بۆ دۆزینەوەی بەهرەولایەتیەکانی مرۆڤ بۆ ئاراستەکردن و پەروەردەکردنی منداڵ و دۆزینەوەی بەهرەولایەتیەکانی پێم خۆشە باز لە گۆڤاری خەندەمان بۆ بکەی و لە ئێستادا گۆڤاری خەندە لە چ بارودۆخێکدایە لە چ ئایا بەردەوام دەبێ تا ئێستا چەند ژماری لێ دەچۆ بە شێوەیەکی گشتی وەڵی من وەکو لە بیدایەتە وتمێسە مەجالێک هەیە مناڵ لە ڕووی ئەلکترۆنیات لە ڕووی کەناڵی فەزایی ئەگەر کەناڵە فەزاییە عەرەبیەکانیش بێ وەکو سپەیستون و کۆمەڵێک کەناڵ هەیە کە مناڵ پێوی مەشغوڵە بێ ینی ئاسانترە تەنها تەماشاعەکە یعنی چۆنڵی جۆرێک لە تەمەڵی ئەبەخشێ بە مناڵ ئایپاتێکە هەر سێری پاپای پێکایان سێری ئەفلان کارتۆنی پێکایان کۆمەڵێک شت سێری پێکە ئەمانە مناڵ چۆنەڵی بە عەمەلی ناهێنێتە ناو بواری ئەوەی کە بتوانێت بەهرەکانی گەشە پێ بدە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە و زۆر فرامۆش کراوە مەسەلەی گۆڤارە مەسەلەی ڕۆژنامەی مناڵانە گۆڤاری مناڵانە کە ئەبێ زۆر زیاتر گرنگی پێ بدرێت ئێمە وەکو گۆڤاری خەندە وەکو من خۆم کە ئەزمونێکم تایە هەیە یعنی چەندەها کەس ئێستا من ئەوانی کە لە مناڵیانەوە بابەتیان بۆ ناردوین شعریان بۆ ناردوین شعرەکە هەرچەنە ینی ئەو قووەت و هێز و ئەوی نەبوو بەڵام ئەمە هەر بۆمان بڵاو کردێتەوە ئەمە وەکو هاندانێک دوایەوە شعرێکی باشتری نووسیەوە دوایەوە چیرۆکێکی نووسیەوە دوایەوە متابعی کردووە خوێندوێتەوە بۆی کە بتوانێت شتێکی باشتر بنووسێ ئەمانە وای کردووە ئێمە چەندین مناڵی بەهرەمەند کە گەورە بووە ئێستا توانایەکی هەیە لە وێنە کێشان لە شعر نووسین لە نووسین تەنانەت لە چیرۆک لە یعنی ببێتە کەسایەتیەکی گرنگی هەبێ لە مەجای نووسین و خوێندنەوە و لێهاتوویانەی کە هەیەی ئێمە لە گۆڤاری خەندە زۆر گرنگیمان پێدا بە تایبەتی بەشداریکردنی فعلی لە ناو گۆڤارەکەیە چونکە مناڵ هەر نابێ تەڵقینی بدەی هەر بخوێنێتەوە یان هەر ئەو شتێکە خۆت ئەتەوێ تیاین کە بزانی ئەو توموحاتەکانی چییە ئەو شتەکان داواکان ینی قسەکانی چییە بۆ خۆی بۆ مناڵەکانی کە هاوڕێنی ئەمانە زۆر گرنگن لە مەسەلەی بەشداری پێکردنی مناڵانە کە ئێستا ئێمە بەداخەوە بەهۆی ئەم باری ئابوووریەوە کە ئەونی خەڵک ئەونی دەسەڵاتی کوردی
ینی لە دوای ئەوەی کە داهات بشارێتەوە و بیبات و بۆ حیزب و بۆ سیاست و ئەمانە بەکاری بێنێ ئەوەندە لە مجتەمەعەکەیە بۆ پەروەردەکردنی مجتەمەعەیەکی تەندروست کە تایە مناڵ بتوانێت بەهرەکانی گەشە پێ بدا لە ڕێگای گۆڤارێکی عریق و جوان و کەشخەی بڵین هەموو ئەو گۆڤارانەی کە جێدەستیانە بۆ چەند ساڵە ناوێکیان هەبووە بۆ منەوەکو خەندە تا ئێستا هیچ دامێک ناکرێت لە هیچ لایەکەوە کە بتوانرێت برەوی پێ بدرێت بەڵام ئێستا سێرەکەن ئێمە لەو مەجالەیە لە دەستکورتیمانە چی وەکو کاتی دەرچوونەکەی زۆر زۆر تاخیرە بەخۆی بێ کە ماڵانە بێ ئێستا تقریباً بۆتە وەرزی یان وای لێ هاتووە کە تۆ بڵین ڕێژەی چاپەکەت کەم بکەیتەوە بۆی کە کەمتری تێ بچێ یعنی ئەمانە هەمووی ئەسڵەن قابلی ئەوە نییە باسیانی تۆ ئەتەوێ تەنها وەکو ڕووکەشێک ئەم شتە بمێنێتەوە ئەژنا وەکو کە بتەوێت چاپێکی زۆری هەبێ لە هەموو کوچە کۆڵانێکە هەبێ هەموو مناڵێک بەدەستیەوە بێ بخوێنێتەوە فێری شت بێ لێەوەی بەشداری تیابکە ئەمانە ئەم کاریگەریە بڵین بە شێوەیەکی بەرفراوانە نییە یعنی لە ئاستێکی زۆر زۆر کەم لاواز ئەبیندێک کە ئەمەش هەموو گەڕێتەوە بۆ کەم تەرخەمی دەسەڵات کە بواری مناڵانی بە هەموو شێوەیەک فرامۆش کردووە حتا ئێمە بینین گەورەکانیش فرامۆش کراون چ جای مناڵ کە هەر ئاوڕی لێ نادرێتەوە چ لە دانانی کەناڵێکی ڕاگەیاندنی سربەخۆ بۆ مناڵ فەزایی کە مناڵەکە خۆی ببینێتەوە بەشداری بکە بۆ نمونە بەشداریکردنی مناڵ لە هەموو ئەو شتانەیە لە هەموو شتەکان بە عەمەلی زۆر زۆر گرنگە چ لە مەکتەب بێ چ لە کەناڵەکانە بێ ئێستا بۆ نمونە فەیسبوک بۆ لە هەموو کەناڵەکانی تر کاریگەرترە لەبەرەوەی خەڵک ئەتوانێت ڕاستەوخۆ بەشداری بکە کەسێک شتێکی نووسیەوە ڕەخنەی لێگرێ کەسێک ئەتوانێت خۆی شت بنووسێ هەموو کەس بۆتە نووسەر لەبەرەوە ئەمانە مناڵ ئەگەر مەجای پێ بدەیت توانای هەیە بەهرەی هەیە ئەتوانێت بەشداری بکە ئەتوانێت لە گۆڤارەکانە ئەم شتانە هەمووی تیان ڕەنگداتەوە بۆیە گۆڤاری خەندەش بەداوای لێ ینی بە ئەسەفەوەڵێم کە ڕاستە ئێستا دەرەچێ بەڵام جێت و موحی ئێمە نییە هیوادارین لە ئایندەیە زۆر زۆر سپاس دەکەم و هیوای سەرکەوتنیشتان بۆ خوازم سپاس هەڵسەیەن دەستان خۆش بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەی عەزیزیش تا بە یەکگەشتنەوەی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ